بە شانازیەوە لەو هەڵمەتە پیرۆزەی بۆ 31,000 کتێب کردویانە بۆ ئەوەی کە لە یادی 31 ساڵەی کیمیایی بارانکردنی هەڵەبجەیە بتوانین لە ڕێی کتێبەوە جارێکی تر ژیان بکەینەوە بە بیر و هۆش و ئەندێشە و بیر و بڕوامانە، ڕەفتارمانە، ئاستە زانستیەکانمانە، ژیانەوەی ئەم وڵاتەمانە کە هاوڕێیەکی زۆر باشیان هەڵبژاردووە، هەروەکو وتراوە لە کۆنەوە کتێب باشترین هاوڕێی مرۆڤە. ئێمە وەکو پارێزگای سلێمانی بە پێمان باش و بەشداری لەم هەڵمەتەیە بکەین. ئەمڕۆ 3302 کتێبمان پێشکەشکردن کە 1250 کتێبیان کتێبی کتێبخانەی تایبەتی شاعیر و نووسەر و پێشمەرگە شەهید حەمە حسین هەڵەبجەیە کە پێشمەرگەی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بووە و لە ساڵی 1970 شەهید بووە کە لە ڕێی گوڵستانخانی خێزانی و ڕەنجدەری کوڕی و ڕێناسی کچیەوە ئەم کتێبخانە تایبەتیان کە کتێبی ناوازەیتایە پێشکەش بە زانکۆی هەڵەبجە کرد. 2000 کتێبی ئێمە وەکو پارێزگاری سلێمانی پێشکەشمان بە زانکۆی هەڵەبجە کردووە و 52 کتێبی بە سوپاسەوە هی بنکەی ژینە کە مەبەستیان بوو لە ڕێی ئێمەوە پێشکەش بە سەرۆکایەتی بکەن کە ئێمە ئیستا پێشکەش بە برای خۆشەویستم کاک دکتۆر تەحسینی یەکەین.